جنایەتێکی دیکە دژ بە کوردانی نیشتەجێ پاریس. ڕۆژی هەینی دوی مانگی بەفرانبار بەرابەر لەگەڵ 23 دەسامبری 2022 سپی پێستێکی فەرانسەوی چەکدار خۆی کرد بە نێو ناوەندی شاری دیموکراتیکی کوردە ناسراوە ناوەندی فەرهەنگی ئەحمەدکایە لە پاریس. نووسیویانە کەسێکی جنایەتکاری تەمەن 69 ساڵ بە ناوی ویلیام مهمەتە. گویا ناوبراو ئاگاداری بەڕێوەچوونی کۆنفرانسی ژنانی کورد بووە کە لە کاتی ڕوودانی جنایەتەکەدا دەبوو لە ئارادا بێت. بەڵام کۆنفرانسەکە کاتژمێری و نێوێک وە دووە کەوتبوو. ئەو لەگەڵ چوونە ژوورەوە بە تەقەکردن ڕوو بە ئامانجی دیاریکراو دەبێتە هۆی کوژدانی سێ تێکۆشەر و ژمارەیەکی دیکەش بریندار دەکات. ناوبراو دواتر بەرەوڕووی موشتەریە کوردەکانی چێشتخانە و ئاڕایشگایەکی کوردان کە ڕووبەڕووی ناوەندەکە بوون تەقە دەکات و دەبێتە هۆی برینداربوونی ژمارەیەکی دیکەش. قاتڵ بەر لە بەڕێوەبردننی جنایەتێکی تر لەلایەن ئاڕایشگەرەکەوە دەست بەسەر و تەسلیمی پۆلیسی دەکرێت. قاتڵ کە بەر لە هێرش بۆ سەر پەنابەران و دەستکردن بە تەقا بەهۆی ئەنجامدانی قەتڵ لە زینداندا بووە بەم دوایانە ئازاد کرابوو. لەگەڵ بڵاوبوونەوەی هەواڵی ڕووداوەکە بە هەزاران کەس لە شەقامەکانی دەوروبەری ناوەندەکە کۆبوونەوە. پۆلیس پلاکاردی یەکێک لە ناڕازیەکان دەدڕێنێ کە بە تورکی لەسەری نووسرا بوو قاتڵی سەرەکی تورکیەیە. کردداری نەشیاوی پۆلیس دەبێتە هۆی تێکەڵچوون لەگەڵ ناڕازیان. ڕۆژەکانی دواتریش چەند خۆپیشاندان لە شوێنی ڕووداوەکە لە مەیدانی کۆماری پاریس و چەند شارێکی تری فەڕەنسا بڕێوە چوو چەند جار تێکەڵچوون لە نێوان خۆپیشاندەرانی و پۆلیسدا ڕووی داوە. کاربەدەستانی دەوڵەتی فەڕەنسا بەبێ ئەوەی کە چاوەڕێی راپۆرتی پۆلیس بن هێرشەکەیان محکوم کرد و ئەویان تەنیا بە ڕووداوێکی ڕەگەزپەرستانە ناوبرد. بڵاوکراوەکانی خەتی ڕەسمی فەڕەنساش هەر ئەم سازەیان کۆ کردەوە. بەڵام لەوەیەوە کە بکوژ بە شێوەی دیاریکراو بە میرپەروەر هونەرمەندی ناسرا و ئامینەکارە یەکێک لە ڕێبەرانی ناسراوی بزوستنەوەی ژنانی کورد تەقەی کردووە و بووەتە هۆی گیانبەختکردنیان پرسیارگەری جدی لەم بارەیەوە هاتوونەتە گۆڕێ. لەوەیەوە کە ئەم کەسانە هەردووکیان لە تێکۆشەرانی چالاکی دژی دیکتاتۆری ئەردۆغان بوون، ئەنگوستی ئاماژەی تاوان بەرەوڕووی سازمانی جاسووسی تورکیا، میت، حزبی دەسەڵاتدار و خودی ئەردۆغان لە ئەنجامدانی ئەم جنایەتەدایە. حزبی کۆمۆنیستی فەرەنسا لە ڕاگەیاندنێکدا ڕۆژی 23 دەسامبر نووسی چەند خاڵێک لەم کوشتنانەدا دەری دەخەن کە ئەو کارە بەرنامە بۆ داڕێژراو ئەنجام درراوە، نەک لە دژی کەسانی خارجی بەڵکو بە شێوەی دیاریکرا و ئاگاهانە ڕاستەوخۆ ناوەندی شۆرای دموکراتیەکی کوردەکانی کردووەتە نیشانە. ڕاستیەکەی ئەوەیە لە بارودۆخی ئێستادا دەوڵەتانی ڕۆژاوایی کردارە تێرۆریستیەکانی دەوڵەتی تورکیا زیاتر پەردەبۆشی دەکەن. وا دیارە دەوڵەتانی ڕۆژاوایی بێجگە لە هەبوونی بەرژەوەندی ئابووری بەرین لەگەڵ تورکیا بەرژەوەندی گرنگی دیکەشیان لەگەڵیدا هەیە. ئەوان زۆر پێویستیان بە هاوکاری دەوڵەتی تورکیایە وەک ئەندامی سازمانی ئەتلانتیکی شمالی ناتۆ لە بارودۆخی شەڕی رووسیا و ئۆکراین. هێرشی پیلانگێڕانە بۆ سەرناوەندی فەرهەنگی ئەحمەدکایە لە سەرودەمی دەیەمین ساڵیادی هێرشێکی دیکەی تەرۆریستیدایە بۆ سەرناوەندێک هەر لە نزیک ئەو ناوچەیە. 10 ساڵ لەمەو پێش ڕۆژی نوێی ژانیوەری 2013 تێرۆریستێک بە ناوی عومەر گۆنەز، سەکینە جانسێز، لەیلا سویلەمەز و فیدان دۆغانی بە دەستڕێژی گولە کوشت. جانسێز یەکێک لە بۆنیانگۆزارانی حەزبی کرێکارانی کوردستان پەکەکە بوو. ئەویان وەک بۆنیادنەری ژنۆلۆژی و یەکێک لە پەرەپێدەرانی دروشمی ژن ژیان ئازادی دەناسی. لە توێژینەوە سەرەتاییەکاندا ئەو کات دەرکەوت کە بکوژ کەسێکی نفوزی سازمانی جاسووسی تورکیە بووە. قووەی قەزاییە فەرەنسا کە لە ڕووداوی هاوشێوەدا وەک هێرشی داعشیەکان بۆ سەربڵاوکراوەی تەنزامیزی شارلی ئەبدۆ لە ڕۆژی 7 ژانیوەری ساڵی 2015 لە پاریس زۆر بە خێرایی جوڵابووەوە، سەبارەت بەم کردەوەیە دوای 10 ساڵ هێشتا ئاکامی تاقیقاتەکە بڵاو نەکراوەتەوە و دادگا پێک نەهاتووە. ترۆریستی قاتڵ دوای 3 ساڵ لە زینداندا بە ڕەواڵەت تووشی سەرەتان هاتوو مرد. نووسیویانەکە دەوڵەتی فەرەنسا لە ژێرناوی بابەتی دفاعی و ئەمنیەتیدا بەری بە بڵاوبوونەوەی راپۆرتی
قوەی قەزایی یەکگرتووە. ڕاستیەکی ڕوون و ئاشکرا ئەوەیە کە ئەوەی بواری کۆمەڵایەتی بۆ ئەم جۆرە کردەوە تێرۆریستانە لە دژی کرێکاران و کۆچبەران فراهەم کردووە تەبلیغاتی ئەحزابی فاشیست و دەستە ڕاستیە لە دژی ئەم خەڵکە. ئەو جنایەتەی بەڕێوەچووە لە دژی تێکۆشەرانی کورد لە پاریس کە تێکراری جنایەتە هاوشێوەکانی دیکەی ئەم شارەیە لەلایەن ڕایگشتی فەڕەنسەوە بە توندی محکوم کراوە. لەگەڵ ئەو محکومکردنانەشنا خەڵک خوازیاری دۆزینەوەی سەرچاوەی سەرەکی ئەم جنایەتە و ئاشکراکردنی ڕێکخران و کەسانی پشتی پەردان.